بەخێر بێن بۆ وڵاتی زەردەخەنەکان. تاقیکردنەوەی خواردنی تیمساح لەگەڵ خواردنی دووپشت. بڕۆ خۆتی. لێرە پەڕێنەوە. حەزەکەی بۆ کێ بچم؟ سڵاو هاوڕێیان، بەخێر بێن بۆ ڤڵۆگە تایبەتەکە. یعنی بڕیاردانێکی خێرا لە ماوەی 1 ساعت تقریبا. بەیانی زوو فیزەی تایلەند بواتەوە. قرار بوو جەمال بەتەنیا بڕوا. مایکەم بەکارهێنا. قرار بوو جەمال بەتەنیا بڕوا بیگەێنم بۆ ترمیناڵەکە، بەڵام بەیانی زوو کاسام لەخەو فیزەکەم بۆ هاتبووە نووسرا بوو تاکو یەک کاژمێری تر مۆڵەتی هەیە چێکی پاسپۆرتەکەت کەیتەوە بزانم تەواوە. خێرا جەمال ڕۆشت تکتی تیارەکەی بۆ بڕیم، هەموو شتێکی تەواو کردو. ئێستاش ئەڕۆین بەرەو ئێران، لە ئێرانەوە بۆ بانکۆک. یعنی هیچم نەپێچاوەتەوە. ئەو جانتام هێناوە و غازام تیشێتێکیشی تیان نییە. ئەوە هات جەمال. قرار بوو بەتەنیا بڕا، بەڵام جەویەیە سە منی بۆ ئەمە ڕێکەوتێکی زۆر مێژووی بوو. توخواوانیە خێراترین سەفەرە، قسمەتێکی زۆر جوانایتر، خێراترین سەفەر و بڕیاردان. ئەرەوەڵا شەو خەوتی بەیانی هێستا ڕێ بۆ تایلەند. دەڵێن سەفەرکردن تاکە شتەکە پارەی تێدا سەرف دەکەی، بەڵام دەوڵەمەندترت دەکات. سەفەر تەنها گۆڕینی شوێن نییە، بەڵکو گۆڕینی ڕۆحێت و فراوانکردنی بیرکردنەوەیە. جاوە گەشتمە پێنجێن بە لەفەیە خۆم، ینی مەجالی بۆ لەفەیەکیش نانێک شتێک. مرۆڤ کە دەگەڕێت تێدەگا جیهان چەند گەورەیە و ئێمەش چەند پێویستمان بەوەیە کەلتور و ڕەنگە جیاوازەکان ببینین. ئەمڕۆ سەرکێشێکی تایبەتمان هەیە، بە یەکەوە لە دڵی سلێمانیەوە بەڕێ دەکەوین بەرەو سنەی شیرین. ئەوە گەشتی نەسنە زۆر ساردە، زۆر ئەم سەڵۆشتم پێ نییە، لەبەرێ نەوێ بە کۆڵ بەسەرمەوە هیچم نێناوە. ئەم شەو لە سنە مێنینەوە ئیشەڵا سبەی بۆ تاران. سەعات نزیک خەڵکی بەیانیەوە. لە ڕێگەی ئەم ڤلۆگەوە نەک تەنها زانیاری ورد و گرنگتان دەست دەکەوێت لەسەر چۆنێتی سەفەرکردن و تێچووەکان، بەڵکو بەڵێنتان پێدەدەم زەردەخەنێش بخەمە سەر لێوتان، چونکە کۆمەڵێک دیمەنی پێکەنی ناوی و مەوقیفی سەیرمان بەسەراتوە کە نامانەوێت لە دەستان بچێت. جەمال واقعی و بەدڵە سەری بەفر باریوە، ئێمەش هیچمان لەبەرا نییە، هیچیشمان پێ نییە. ئەوە کاتژمێر 7:30 ئیشەڵا بەرەو تاران بەڕێ بووین تەقریبەن 2 وەگەینی شەوڵای ڕۆژەکەمان بۆ بانکۆکێ 9:30 ئیشەڵا بۆ تایلەند. ئاخر ناسی تام کردو تایلەند. ئینشەڵا هەوڵ دەدەین ڤیدیۆی زۆر جوان، شتی زۆر سەرنجڕاکێش. جا من هیوایەتم تەسویرکردنی سەرنجڕاکێشە، بە تایبەتی چی؟ تیمساح و دووپشت. هیوایەتمە من بۆ ئەوە ڕۆم بۆ تایلەند. ئێڵا بەیارمەتیدان ئێمە خوێن تاوەکو نزیک تاران یان فڕۆگەخانەی ئیمام خومێنی بەخواتان ئەسپێرین. سەفەر هەمیشە بە هەنگاوێک دەست پێ دەکات، بەڵام هەندێک جار سروش خۆی سینارۆکەمان بۆ دەنووسێتەوە. لە سلێمانیەوە بەرەوستنە و پاشان تاران سەری ئەم سپێتیە بکەن، بەفر وەک ئەوەی بوێ ماڵ ئاوایمان لێ بکات هەموو ڕێگاکەی سپی کردوێتەوە. سیرکردنی ئەم دیمەنە لە پەنجەرەی ئۆتۆمبیلەکەەوە هەستێکی سیرت پێدەبەخشێت. ئێمە لێرە لە ناوجەرگەی سەرمای زستانین، بەڵام خەیاڵ و دڵمان بەرەو گەرمای ڕۆژهەڵاتی ئاسیا لێ دەدات. ژمێر 6
لفرۆکەخانەی ئیمام خۆمینین تقریبا ئێستا گەشتی نەتاران ئێرە وێزگەی یەکتربڕینی خەونەکانە. یەکێک لە خۆشترین بەشەکانی سەفەر ئەوەیە سەیری خەڵک بکەیت، سەیری دەوروبەر بکەیت، هەزاران چیرۆکی جیاواز دەبینیت، هەریەک و جانتایەکی بەدەستەوەیە و بەرەو شوێنێک دەڕوا. ئەم دیمەنانە پێمان دەڵێن کە مرۆڤ چەند حەزی لە گۆڕانکاریە، چەند تا مەزرۆی بینینی کەلتور و ڕوخسارە جیاوازەکانە. ئەمانە هەمووی بۆ ناو تیارەکەی هەمومان لێرەین تا سنوورەکان ببڕین و جیهان بە چاوێکی تر ببینین. خۆ ئاسمان نییە، خۆ لەسەر شاخ نیت. یاڵا با بڕۆین کاتێک لە نزیکەوە سەریم باڵندە ئاسنی نەدەکەم، پێشمانکەوە کارزان خۆش هەمیشە پرسیارێک لە مێشکمدا دروست دەبێت: چۆن ئەم ئامێرە دەتوانێت لە چەند کاتژمێرێکدا وەرزەکانمان بۆ بگۆڕێت؟ یاڵڵا یاڵڵا ماشەڵڵا چه گەورەیە. چییە؟ جەمال شوێنەکە بەدڵە نەبەش بەخوا زۆر خۆشە. اینجا لە هەمووی ناخۆشتر ئەو مناڵە 7 ساعات لێرە قاسی خوای چکارە ساتێک بێت هەینا سوورە یەک قسە نەگەی گریە و شت نییە نەگرین. لەگەڵ بەرزبوونەوەی فڕۆکەکە ئیتر ئێمە لە زەویدا دەبڕێن و لێرە لە نێوان هەورەکاندا خەیاڵم سەدان کیلۆمەتر پێش خۆم کەوتووە. چاوەکانم دەنووقێنم و تەنها یەک دیمەن دەبینم، ئەویش تایلەندە. کاتی نان خواردنە با کاتی ئێمە. زرش پولو بە یارمەتی دۆ بچم ئەسوچە دۆغ مەحەلی هادێ زانە خۆشە خۆشمەزەست داداش. ئەمەش نان خواردنی دووەم. فرێ ناخواردنەکە جەمال ئەو ڕۆنە $50 کەوتووە لەسەر من. دۆ $30 زرش پولو $40 کەوتووە یانە سەر پێنج بەم عازمانەوە تۆ ئەو خواردنە خۆشە بخۆی. ئەوەش گەشتی سپاس بۆخوا دەنگی حەی چەپڵێ بۆ کاپتن عامیق لێبن. بەقیتارمان گواستنەوە ئەوە گەشتینە بانکۆک. ئەو تو چل دقی بەیانیە ینی 40 دقی شەوە لایەوە. وەرە ئامادەن بۆ ئەوەی بەیەکەوە دەرگایم سەرکێشێ بکەینەوە؟ وەرن با باسی تایلەندتان بۆ بکەم. سەرەتای بسمیلای هەموو گەشتارێک ئالوگۆڕی دراوە. ئەمەش پارەی تایلەندە کە پێی دەڵێن بات. ئیتر گیرفانمان پڕ کرد و بەڕێکەوتین. وە نابێ زۆریش بگۆڕنەوە لە فڕۆکەخانە.
وەک دەبینن ئێمە نەچوین تەکسی بگرین بەڵکو سواری پاز بووین بۆ ئەوەی هەم شارەکە ببینین هەم کەمێک ئابووریانە بیر بکەینەوە وە شوێنی مانەوەکەمان کە لەبەرەوەی ئێمە سەڵت و سینگڵین و کەس دێ لێرە ناسمان هەڵگرێت وتمان با پارەکەمان بۆ شتی تر هەڵگرین و زۆر مەسروف نەکەین بۆیە هۆستێلمان هەڵبژار سەیری ئەمە هۆستێلمان گرتووە هۆتێلمان بۆ چییە؟ پارەیەکی زۆر بێ بە هۆتێل ئاها چەند خۆشە نێن فرد نەفرێ جلو شتیی خۆیانی تایە ئەمە شوێنەکەی منە ئەوە شتەکانی شەقیتەیە ئەمە موتەوالێت و شتێکی باوەڕ دەکەن سەمەژ لابن ئێرە چەندمان سەرف کرد بێ ڕۆژی بڕۆ خۆتی یەک ڕۆژمانەوە لەم هۆستێلە تەنها $10 ڕەنگە پێتان سیر بێ بەخێر بێن بۆ وڵاتی زەردەخەنەکان بەخێر بێن بۆ شانشینی تایلەند ئەو وڵاتەی لە جیهاندا بە خاکی زەردەخەنەکان ناسراوە تایلەند دەکەوێتە دڵی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا پایتەختەکەی شاری بانکۆکە کە بە یەکێک لە قەرەباڵغترین و زیندووترین شارەکانی جیهاندا دەنرێت و ژمارەی دانیشتوانی ئەم وڵاتە نزیکەی 7 ملیۆن کەسە لێرە ئاین بەشێکی سەرەکیە لە ژیان زیاتر لە سەدانەوە 5 خەڵکەکەی پەرڕەوی ئاینی بودیزم دەکەن هەر بۆیە لە هەر گۆشەیەکدا پەرستگایەکی زێڕین و سەرنجڕاکێش دەبینیت شەمەگوڵی سروشتیە خوایجە ئەوە نەگریە ئێستا دوعای چی بکە دراوی فەرمی وڵاتەکە باتە ئەوەی تایلەندی کردوتە باشتی گەشتیاران جگە لە سروشتە نایابەکەی و دوورگە ئەفسوناویەکانی هەرزانی نرخ و تامی جیاوازی خواردنە سەر شەقامەکانێتی کە بە هیچ شێوەیەک من نەمەتوانی بیان خۆم ئیگێکیشی کە بەسەرە بڕۆ لۆبیا بەناوبانگترین شێفی تایلەند هەر بژی ئاوا پاکێکاتەوە ئەم وڵاتە تێکەڵەیەکە لە کەلتوری دێرین و ژیانی مۆدێرن کە ساڵانە میوانداری زیاتر لە 35 ملیۆن گەشتیار دەکات ئەوەی شت پێدەیە ژاڵمان لا دەسەکەوێت دووپش تیمساح گێلکۆڕۆ ئێستا کەمێکە ناسەماندا جەمال وەڵاوە جەمال بەڵام کێشەوەیە بەس یەک تیشێتمان پێ وەڵام مهمە وەشمانێ نابوو مهمە ئەم تیشێتەژی کوێ ئێوەی زووی ماڵتی زوو نییە 4 مانگە یعنی ئەمە زوو سەفەرەکە کاکە دوێنێ بەفرە باری ئەمڕۆ زۆر گەرمە زۆر ئێمە کاتین بەفرەباری 6 سەعات بە تەیارە لێرە کردمان بە تیشێت جایتر لەگەڵمان نابن شتی زۆر نایبتان پێ نیشانەیە جاراسین ئەنتەرنێت بکڕین لەسەروی هەموو شتێک شێرە بەراکەم بوونی خواردنەکانیان ڕێک من شێتەکە ڕێک من شێتەکە ئەها ئەمە یەکەم جاچێکی سیمکارت ئاوە کڕێ تازان $20 $20 بۆ وەختی بەکە بنێ شتێکی سەهمیشم بەرە گەشتینە بە ناوبانگترین و پیرۆزترین شوێن لە تەواوی تایلەند ئێرە گراند پاڵاسە ئەم شوێنە لە ساڵی 1982 دروستکراوە و بۆ ماوەی 150 ساڵ شوێنی مانەوەی پاشەکانی تایلەند و حکومەتەکەیان بووە واتە ئێرە دڵی مێژووی وڵاتەکەیە باشە شێرەیە سەیری ئەم وردەکاری و نەخشەسازیە بکەن هەموو گۆشێک لێرە هونەرە ئەمانە تەنها دیوار نین بەڵکو و چیرۆکی ئەفسانەی ڕاماکیان دەگێڕنەوە کە بە ئاڵتون و بەردی گرانبەها نەخشێنراون خوا شکرمە بەش خواهژە
لەناو ئەم کۆمەڵگایەدا پەرزگەی وەک پراکایۆ هەیە کە پەیکەری بوریزم ڕوودی تێدایە و پیرۆستترین شوێنە لای تایلەندیەکان بۆیە دەبینن خەڵک بۆ پەڕی ڕێزەوە دێنە ئێرە. پێڵاوەکانی داکەوین گوێرە هیچ جوانێ لە پێیە شێرە مزگەوتی نییە چییە؟ مۆریدەی بۆ ئیشەکە؟ هیچ خودداوەک جگە لە خۆڵکانەری ئاسمان و زەوی لەم جیهانەدا نییە. لەم پەرزگایەدا وێنەگرتن و ڤیدۆ قەدەغە بوو. جاوەرن سەیری بکەن من چۆن تەسویر و ڕەسمم گرتووە و پێیان سڕیمەوە و دواتر هێنامەوە. زۆر زۆر خۆش و بڵێ چی؟ کە نەڕۆشمەناوە بارەزی دڵی خۆم ڕئیس و تەسویرمە کرد هەمووی سەیرێ کردم. وڵای تر پۆلیسەکە وای کردم خوایە چیم کردوێ؟ وتی هەموو فۆتۆکام سڕە. وتی ها قەدەغەیە. وتم بەسەر چاو. بەڵام دوایی ڕکەڤەریە یێنم. چی خەڵکە پێکرد. بۆ ئەوەی بیتە ئێرە نرخی بلیتی چوونە ژوورەوە بۆ گەشتیارانی بیانی 500 باتە کە دەگاتە نزیکەی 14 دۆلار. تێبینێکی زۆر گرنگ. جلوبەرکت دەبێت داپۆشاو بێت نابێت بە شۆرت و قۆڵکورتەوە بێتە ژوورەوە. بە شۆرت و جلی ڕۆدوشتیەوە. ئەبێ ئاوەیان لە پێیا بێ. اینجا ئەمەش کەسابەتێکی بۆ خەڵک دروست کردووە دێ لە بەردەمینەکە ئەمانە ئافرۆشێ. هەرواڵە بە 100 بات. بەڕاستی سەردانی تایلەند بێبینینی ئەم شاگارە هونەریە تەواو نابێت. In Thailand, so we miss to get that homage to the police. Okay. Thank you so much. لێرە پەڕێنەوە. لێرە شتێکی سیر دەبینن. خەڵکانێک بۆ پەڕی هیواوە دێن. گوڵ و بخوردا دەنێن و لەم بەرد و پەیکەرە بێگیانانە دەپاڕێنەوە. کاتێک دەبینیت مرۆڤ چۆن کڕنوش بۆ دروستکراو دەبات نەک دروستکار ناخود ئاگا دەڵێیت ئەلحەمدولیلا لەسەر نیعمەتی ئیسلام و یەکتاپەرستی کە ئێمە تەنها لە خاوەنی گردوون دەپاڕێنەوە نەک پارچە بەردێک. ناشی لەم گا پاڕێنەوە. هەرە وەڵا خۆرەکەی نەما. ขอท่านเจ้ากรรมนายเวรทั้งหลายที่ติดตามตัวลูกมาได้โปรดรับรู้ได้โปรดอโหสิกรรมแก่ข้าพเจ้าโดยไม่คิดต้องมีนะครับปิตุมาขอท่านได้เปิดที่เปิดทางเปิดโอกาสให้ลูกได้ปฏิบัติชีวิตปฏิบัติหน้าที่ได้ทำงานเป็นประการสุจริตต่อไปทางให้ลูกได้ประกอบงานที่ตลอดไปได้เถิด ئای خۆی گەن هەرچێ بڵێ لەسەر تەگەیە. بەڵام هاوڕێیان نیشاندانی ئەم دیمەنانە تەنها بۆ ئاشنابوونە بە کەلتوری ئەوان. ڕاستە بیر و باوەڕمان زۆر جیاوازە بەڵام ئەدەبی ئێمە فێری کردوین کە ڕێز لە هەموو مرۆڤێک بگرین و بە هیچ شێوەیەک مەبەستمان سوکایەتیکردن نییە چونکە هەر میلەتێک و دابوونەرێتی تایبەت بە خۆی هەیە. شەوانی تایلەند دنیایەکی ترە. سێری ئەم بەلەمە ڕازاوانە بکە. لایف میوزیک و ڕووناکیەکان لەگەڵ شەپۆلی دەریاکەدا تێکەڵبوون و کەشێکی خەیاڵیان دروست کردووە. بەڵام ئاگادار بن هەندێک بەلەم هەیە ئەبێت دڵت بەدەستەوە بگریت. شەپۆل لێی دەدات و خەتەرە ها نەچنە ناوی دەبێت توند خۆڕاگر بیت. ئەوە هەندێک شەقامی دیکە هەیە ناوەکەی بە خۆیەوەتی وەکو شاریعەت جەهەنەم هەر بەڕاستی جەهەنەم بوو. ئەوانەتان پیشان نایە. خوای گەورە لەو جۆرە شتانە بمان پارێزێت و سوپاس بۆ خودایش پاراستوینی هەمیشە. لەگەڵەوەشدا قەرەباڵخی گەشتیاران و ئەو وزە زۆرەی لێرە هەیە وای کردووە شەوانی تایلەند هەرگیز لەبیر نەکرێت. ئەمە ئەو ئەزمونەیە کە نابێت لە دەستت بچێت. سەیری ئەم نان خواردنە بکەن با ڕازگۆ بم لەگەڵتانە بەڕاستی ناخۆشترین خواردنیان هەیە. بە حساب وتم با برنج و مریش بخۆم بامێ بەڵکو نزیک بێ لەوانەی خۆمان بەڵام
تامێکی زۆر ناخۆشیە بوو هیچ خواردنێکی جیهان ناگاتەوە بۆ برنج و تەماتەی کە دایک بۆ ئامادەیەک بەڕاستی ناخۆشترین خواردنیان هەیە بە بڕای من ئەگەر دەتانەوێت بزانن لووتکەی تایلەند لەکوێیە سەیری ئەم تاوەرە بکەن ئەمە تاوەری ماگنۆلیاز واتەرفرۆنتە کە بە فەرمی باشترین باڵەخانەی هەموو تایلەندە لێرە تکت دەبڕین و بەرەو سەرەوە بەڕێ دەکەوین can stay upstairs, no time limit, and ticket no refund. ئێستاش بەرەو بەرزترین تاوەر لە بانکۆک و تایلەند کە بەرزەکەی 314 مەترە و 78 نهۆمە لە کۆتا نۆمی سەرەوە پەردێکی شوشەی تایە و ئەسا ڕێ بەسادە زان چەند سانیەگە شێرە چەنی شتە سەرنجڕاکێشەکە ئەوەیە کاتێک دەڕۆیتە سەرەوە هەموو بانکۆکت لە بەردەمدایە و دیمەنێکی جوان و خەیاڵی هەیە هەر بۆ زانیاریتان کاتێک ئێمە لە سەفەرەکە گەڕاینەوە بوومە لەرزەیەکی بەهێز تایلەندی هەژان و ئەم تاوەرەیش وەک ئێستا دەیبینن بەم شێوازە لەریەوە خوا ڕەحمی پێکرد کە ئێمە ئەو کاتە لەوێ نەبووین بەهێزترین و ترسناکرین بەشی ئەم تاوەرە کۆتا نهۆمەکەیەتی لێرە سەکۆیەکی شوشەی لێیە کە بۆتە جێگەی سەرنجی هەموو گەشتیاران بەڕاستی شوێنێکی پڕ لە هەیەجانە چونکە لەژێر پێکاندت شەفافە و هەموو شارەکە لەژێر قاچت دەبینیت و هەز دەکەیت بە ئاسمانەوە وەستاوی خەڵکێکی زۆر دەترسن و قاچیان دەلەرزێت بچنە سەری Lepas lupa kau tu dah mana? وخلنا ده وخلك خلي عال خلي عال بەڵام ئەزمینیەکە هەرگیز بیر ناسێتەوە و ئێمەش لەبەر ئەوەی کوردە حیاتەکەین ئەوەندە بەرز و نزمی ڕۆژگارمان بینیوە لای ئێمە ئاساییە و بەبێ ترس و گوێپێدانی و بە ڕوویەکی خۆش و متمانە بەخۆبوونێکی بەرزەوە ئاوایی دەڕۆینە سەر شوشەکە و بۆ خۆمان پاڵی لێ دەدەینەوە Денис, там никакого интереса, вы куда вот? Посередине, Денис, садись. Ляж. هذه سيسانة سيريكا 여보 일로 와 일로. 지우야 일로 와. 여기 와 여기. 지우야 거기 누워. 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 저 뒤에 아저씨처럼 누워. 누워 거기. 지우야 뒤로 와. 지우야 우리 진짜. 진짜 엄마 있어 엄마. 어디가 미안해. 오케이. 지안아 무서우면 나와. 지안이 나와. 아니야. 지안이 그것 때문에 그런 게 아니야.
天哪，我慢点做吧。哦，这个妹。 يعني ترسقي بشكينا وقف وليد صوره هو واقف ايوه سيد يا وزيان اور بعيلي لنا وش رجع خوتو你就是按就对了，你不要管他。 No photo? Photo. How many of you? أنا قلت نشان. One more like this. Okay. Okay. And you can scan the QR code here to download photos. Alright. Here for you. Scan here, download for free. Thank you. Yeah. Okay. Man. وشي برارو خلاصي ورا رابزاني نمشي يا ارحم الراحمين هيلو هو مزانتي ما يسخن درخا يبقى الرسم الجرين. يا ارحم الراحمين يا الله زيارة بيقم وننزل من القرآن من الشفاء هاوڕیان ئێرە پێی دەڵێن شەقامی جەهەنم جا لێرە جگەلەوەی دەواازەی جەهەنمە هەرچی شتی سەیر و ترسناکەیە دەست دەگەوێت سەیری ئەمە بکەن تیمساح بە ساغی دەبرژێن و دەیفرۆشن تەنانەت دوو پشکی شەخۆن بەڵام هێشتا ماوە لە جیهاندا بەناوبانگترین بازاڕتان نیشانەدەم کە قیتار بە ناوەڕاستیدا دەڕوات و خەڵکەکەش هەر لەوێن هەمووەم دیمەنە سەرنج ڕاکێشانە لە بەشی دووەمی ڤلۆگەکەم دەبینن لەبەرەوە سەبسکرایبی یوتیوبەکەم لەبیر مەکەن و بە کۆمنتێکی پۆزتیڤ دڵخۆشم بکەن بۆ ئەوەی بەشی دووەم بڵاو بکەمەوە کاتێکی شاد